لەسەر پرسی ئاو دەوەستین ئەو بابەتە گرنگەیە کە ئێستا جیهانی لە نیویۆرکۆ کردوتەوە. سەدان وەزیر دەیان سەرکردە لە ئاستی جیهاندا بەشداری لەو کۆنگرە و کۆنفرانسە گرنگەیە دەکەن لە نیویۆرک کە لەسەر پرسی ئاو ڕێکخراوە. لە نێویشیاندا سەرۆکۆماری عێراق یەکێکە لە ئامادەبوان و بەشداربوانی کۆنگرەکە. عێراق بەپێی ئەو راپۆرتەی کە ساڵی ڕابردوو ساڵ و نیوێک بەر لە ئێستا بە نزیکی UN بڵاوی کردەوە کە عێراقێک دەبێت لەو پێنج وڵاتی کاریگەری گۆڕانکاریەکانی کەشوە تێیدا دەردەکەوێت و فعلەن بەپێی ڕای کەسانی شارەزا لەم بوارەدا بەپێی ئەو گۆڕانکاریانی کە لە زستان و لە کەشوهەوا هاوین بۆ زستان و بەهار و پاییزدا ڕوودەدات گۆڕانکاریەکانی دابارین بەڕوونی لە کەشوهەوای عێراق و لە هەرێمی کوردستاندا بەدی دەکرێت. بە دیاریکراوی ئەمەوێت لەسەر ئەم بابەتە بوەستم کە ئاو ئێستا بۆچی بۆتە پرسێکی گرنگ، ئایا بۆتە هاوشانی وزە مامەڵی پێوە بکرێت و چۆن دەکرێت عێراق سوودمەند بێت لەم کۆبوونەوە گرنگانە لە کاتێکدایە کارتی تورکیا و ئێران بۆ فشارکردنە سەر عێراق لە هەر ڕووبەڕووبوونەوەیەکی ئەمنی یاخود استراتیژی یاخود ئابووری بە بەردەوامی مەترسی گرتنەوەی ئاو بۆ عێراق یەکێکە لە پرسە گرنگەکان لەلایەن ئەو دوو وڵاتەوە. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز فەرمان ڕەشاد بەڕێوەبەری پرۆگرامی پاراستنی ئاو لە ڕێکخراوی ستۆپ ڕاستەوخۆ لە هەولێرە و میوانمانە گفتوگۆی زیاتر لەگەڵەودا دەکەم. کاک فەرمان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بۆچی پرسی ئاو هێندە گرنگی پێدەدرێت لە ئاستی جیهاندا؟ فعلەن قەیرانی دروست کردووە؟ بەڵێ زۆر سپاس ئەو کاتتان باش. بە دڵنیایەوە ئێوە ئاماژەتان پێکرد، ینی هەموو ئاماژە نێودەوڵەتیەکان و راپۆرتی نەتەوەی گرتوەکان لە چوارچەوەی گۆڕانی کەشوهەوا ئاماژە بە کێشەی ئاو دەکەن کە یەکەکە لەو کێشانێکەوە نەکەر عێراق زۆرێک لە وڵاتان دووچاری بوونەتەوە، تەنانەت بە گوێرەی راپۆرتێک کە ینی زیاتر لە 360 ملیۆن دانیشتووی وڵاتانی عەرەبی لەم چەند ساڵانەی کۆتایی دووچاری ئەم کێشانە بوونێتەوە. هێواش کاریگەریەکانیشی زیاتر دەبێت و عێراق بە سروشتی خۆی کە زۆرینەی ئاوەکەی ینی زیاتر لە 160 ئاو بۆ پشبەستنی بە وڵاتێکی وەکو تورکیا و ڕێژێکی کەمی لە ناوخۆیە کە ئەمە وای کردووە کێشەکە زۆر زیاتر بێت و ینی بۆیە پێویست دەکات کە بەردەوام لە چوارچێوەی هەوڵەکانی نێودەوڵەتی و نەتەوەی گرتوەکان لە پرسی گۆڕانی کەش و ئەوە تەرکیزێکی زۆر زیاتر بکرێتە سەر ئەو وڵاتانی هاوشێوەی عێراقکە وەگەوێش باستان کرد لە وڵاتانە کە زۆرترین کاریگەریان بە گۆڕانی کەشوهەوا دەبێت و ینی پێویست دەکات بەوەی کەەوە عێراق لە ئاستی نێودەوڵەتی هەوڵەکانی سەر بکاتە بۆی بتوانێت بەشەکەی خۆی لە ئاو لە تورکیاوە بەدەست بێنێت و لە بڵێن ئێرانیش لەبەر ئەوە بە دڵنیایەوە بوونی ئەو کۆنگرانە و بەشداری کارای عێراقیش تێیدا گرنگی خۆی هەیە بۆ ئەوەی کەەوە بتوانێت ئەم قەیران چاوەڕوان کراوە کە ساڵ بە دوای ساڵ زیاتر دەردەکەوێت ینی بتوانرێت بەری پێ بگرێت. بەڵێ کاک فەرمان، ئێستا لە نیویۆرک کۆبوونەوەی وەزیرەکان لەسەر ئاستی جیهان هەیە، کۆبوونەوەی سەرۆکی وڵاتانی جیهان هەیە. عێراق چۆن دەتوانێت ئەمە بە دەرفەتوەربگرێت بۆ فشارانی وڵاتێکی وەکو ئێران و تورکیا بە بەردەوامی لەسەر عێراق دروستی دەکەن بۆ گرتنەوەی ئاو دروستکردنی بەنداو لەسەر ڕێڕەوە ئاویە گرنگەکان بۆ عێراق؟ بەتاکید عێراق دەتوانێت لە ڕێگای گەڕانەوە بۆ ئەو ڕێککەوتن و ئەو بڵێن پابەندە نێودەوڵەتیانەی کەوا لەسەر پرسی ئاو و دابەشکردنی سەرچاوەکانی ئاو هەن سوود وەربگرێت بەوەی کەوا بە هەم عێراق ینی هەم ئێران هەم تورکیاش ینی ئەو ڕێژە زۆرەی بەنداوی کە ئێستا دروستیان کردووە ئەم پرۆسەیە کە ئەنجامی دەدەن بە جۆرێک بێت کەەوە ئەو کاریگەریە زۆرەی نەکاتە سەر عێراق و عێراق تووشی ئەو لەگەڵ چونکە لە پاڵ گۆڕانی کەشەوە ئەم هەنگاوانش کاریگەری زۆری دەبێت بۆی کەەوە عێراق دووچاری ینی کێشەی کە دواتە ڕەنگە باسی بکەین گەورە بێتەوە و عێراق دەتوانێت سوود لە ینی مەلەفی وزەوەر بگرێت، سوود لە مەلەفی بازرگانی وەرگێت لەگە وڵاتانە کە گەوان بەو شێوازە ینی
سزاییان بەو شازێ مامەڵە لەگەڵ مەلەفی ئاو بکەن عێراقیش دەتوانێت ینی وەرەقەی خۆی هەیە کە دەتوانێت مقابل ئەوە ئەویش بەکاری بێنێت بۆیە هەبوونی ئەو کۆنگرانە ئەو کۆنفرانسانە وا دەکات کە لە کەشێکی ئارامتر گفتوگوۆیان بابەتانە بکرێت بۆی کەەوە ینی هەنگاوەکان بەر لەوەی بگاتە ئەوەی بەکارێنانی ینی وەرەقەی زەخت دش بە یەک بتوانێت لە چوارچەوەی گفتوگۆ و پابندبوون بە ڕێککەوتن ئەمە تەنها بە گفتوگویەکی ئاسایی جیهانی دەبینرێت ئەم کۆبوونەوانەیان پلانێکی نێودوڵەتی هەیە بۆ چارەسەرکردنی ئەو ناوچانەی کە دیاردی گۆڕانکاریەکانی کەشەواتیاندا دەردەکەوێت یاخود کەمبوونەوەی ئاوی خاوێن بە هەمان شێوە لە بەشێک لە وڵاتانی جیهاندا ئەمەژێکێکە لە مەترسیەکان ئەنی چاوەڕێ دەکرێت لەم کۆبوونەوە باسی ڕێکە چارەسەریەکانیش بکرێت خۆ تەنها باس لە پرسەکە کرێک و بابەتێکی جیهانی وکو قەیرانێک بەتاکید ینی ئەم بابەتە ینی پێویستی بەم گفتوگویانە هەیە و بەتاکید عێراقیش وە ئەو وڵاتانی تریش کاوشەوەی عێراق لە ڕیزبەندی پێشەوەن پێویستیان بەوەیە کە زیاتر ینی بڵێن هەنگاو بنرێن و ئەو سەردانێکە سەرۆگۆزیرانی عێراقش کردوێتی بۆ تورکیا هەم لەو چوارچێوەیەکە من پێم وایە ینی ئەم گفتوگویانە بەبێ ئەوەی کەوا نەچێتە بابی مفاوەزات و دانوستان بە شێوەیە کە لەسەر ئەساسی دروستکردنی بەرجەوەندی بەشوە هەوڵدان بۆی کەوا ئەو وڵاتانەی کەوا کێشانێ لەسەری بگەنە ڕێکەوتن بۆ هەم دابشکردنی مەسلەی ئاو و هەمیش ڕێکەوتن لەسەرەوەی کە چۆن ئەم مەلەفە ینی بە سوودی هەردوو لە تەواو بێت کە ڕاستە تورکیا بڵێن دەتوانن مەلەفی ئاو بەکاربن بەڵام عێراقش بە مقابل دەتوانین مەلەفی بازرگانی چووکە عێراقێکە لە وڵاتانی کەەوە تورکیا زۆر پشتی پێ دەبێت بۆ ساختکردنەوەی کاڵەکانی و مەسلەی گواستنەوەی وزە و سوودوەرگرتن لە وزەی نەوت و غاز لە عێراق ئەمانە ئەو خاڵانن کەەوە دەکرێت پشتی پێ بەسترێت بەتاکید ئەم دانیشتانشکە لەسەر ئاسی نێودوڵەتی دەکرێت کاریگەری خۆی دەبێت بۆی کە وڵاتان پابند بکرێن و بە بیریان بێنرێتەوە کەوان بەرپرسیارەتیان لەسەر شانە بۆی کە ئەو ڕێڕەوە ئاوانەی کە بە وڵاتەکانیان تێپەر دەبێت بە جۆرێک مامەڵەی لەگەڵ نەکەن کەوا ببێتە زیان لە بۆ وڵاتانی چونکە سەرچاوەی سروشتێ و کافەرمان بۆ وڵاتێکی وەکو عێراق وەکو بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەو شێوە فراوانی وڵاتانی ڕۆژ ئاوا خاوەنی دەریا و زەریای گەورەنین کە دەتوانرێت سوودی لێ ببینێت لە وڵاتانەیە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چمە ترسیەک چاوەڕێیانە بۆ کەمبوونەوەی ئاوی خاوێن و بۆ کەمبوونەوەی ئاوی بەردەست و بەکارهاتوو بۆ هاوڵاتیانیان چی چاوەڕێمان دەکا؟ بەڵێ دیارێ مەگەر بەخۆما وەکو عێراق وەرگرین وەکو نمونە ینی ئێستاکە عێراق تەنها 130 ئەو بڕئاوەی پێدەگات کە پێشتر لە ڕێی دیزلە و فراتەوە پێی دەگەی ینی ئەمە لە مێژووی عێراق بۆ یەکەم جارەکە بڵێن ئەو ئاوەی کەوا عێراق عەمباری کردووە کەم بۆتەوە بۆ 7.5 ملیار مەتر چوارگۆشە کە لە ساڵی 2019 نزیکەی 59 ملیار مەتر چوارگۆشە بووە کە ئەمە گۆڕانکاریەکی ئێزگار گەورەیە لەوەی کەوا عێراق 7 ملیار کەمی کردووە دەکاتە چەند ئێستا؟ لە 59 ینی 2019 59 ملیار مەتر چوارگۆشە بووە ئێستا بوویتە 7.5 ملیار مەتر چوارگۆشە ینی گۆڕانکاریەکە ینی دەکرێت بڵێن چوار ئەوەندە کەمی کردووە ئەم ڕێژێش بەردەوام لە کەمبوونەوەیە ینی ئەمە وای کردووەکەوە ینی عێراق هەست بەو مەترسیە گەورە بکات و لە وتەکەی سەرۆکۆماری عێراق لە نیویۆرک لە دانیشتەکانی محەممەد شیع سوودانی لە ئەنقەرە لەگەڵ سەرۆکی تورکیا باشکرا ئەم مەترسیانە خرانە ڕوو عێراق ئەگەرچی تورکیا بەڵێنی داوەکە هەندێک گۆڕانکاری بۆ ماوەی مانگێک ڕێژەی ئاوی ئەو ئاوەیەوە بەری دەداتەوە بۆ عێراق زیاد بکات بەڵام بە دڵنیاییەوە ئەمە نابێتە چارەسەرێکی استراتیجی ئەگەر لە بنەڕەتەوە ئەو کێشە لە نێوان ئەم دوو وڵاتە چارەسەرەکانی ئەم داتایی کەوا تەنها لە بەڵێ قسەکە تاوقی کاک فەرمان
یعنی ئەو داتای کەوا ساڵی پار زیاتر لە 4,000 خێزان لە 10 پارێزگای عێراق بەهۆی ئەوەی کەوا ناوچەکانیان بەتایبەت ناوچەی ئەوانەی کە مەباسییان دەکەین دەرەوەی شارە گەورەکانن ناچار بوونە شوێنەکانیان جێبێرن و ئەم پرۆسێش ساڵ بە دوای ساڵ گەورەتر دەبێت ینی هەندێ ئاماژە هەیە کە دەڵێ ئەسڵان تا ساڵی 2040 ڕەنگە شتێک نەبینێ بە ناوی ڕووبارەکانی دیزلە و فرات کە هزاران ساڵە ئەم ناوچێ بە وڵاتی دوو ڕووبارەکە وادی ڕافیدەین و ئەوانە بەناو کەواتە عێراق چارەسەری ئەم ڕەوشە ئەبێت چۆن بکە و گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە باسی لێوە کراوە لەلایەنی و ئێنەوە تا ئێستا ئێوە هەستان بەچی کردو لە ناو عێراق لە ناو هەرێمی کوردستانیش خۆی ئێستا ئەمە دەبێ بەشێک لە چارەسەرەکانە ناوخۆی عێراق و هەرێمی کوردستانە ئێستا لە هەموو عێراق بە هەرێمی کوردستانشەوە 19 بەنداوی گەورەمان هەیە بۆ گلدانەوەی ئاو کامە لە ڕاستیدا تورکیا کە لە گفتوگۆکان زۆرجار بەلایانی عێراقی دەڵێت ئێوە کێشتان لە مەسلەی کەمی و زۆری ئاو نیە بەڵکو لەسەر شێوازی ئیدارەدانی ئاوە لەسەر شێوازی ئەوەیە کە چۆن سوود لە تەکنەلۆژیا کامەیەکە کە لە پرسەکانی کە لە کۆبوونەوەکانی لە نیویۆرک و لە کۆبوونەوەکانی تریش بازەکە کە تۆ چۆن لە ڕێی تەکنەلۆژیاوە بە شێوەیەکی باشتر سوود لە سەرچاوەکانیەوە وەگری کە بە جۆرێکەوە ئەتۆ ڕێژەی کەمتری ئاو وە سوودی زیاتری لێبینی ئێمە زانین عێراق بارەمی کوردستانشەوە شێوازی مامەڵەکردنی لەگەڵ مەسلەی ئاو هیچ جیاوازەکی نیە لەگەڵ 1000 ساڵ پێشێستانی شێوازەکە زۆر لە پاشەوە پێویستی بەوەی کە تەکنیکی نوێی سوودوەرگرتی لە ئەمە لە پاڵەوەی کە تۆ دەبێت فشار بکەیت بەوەی تورکیا بەتایبەتوە ئێرانیش ئەم بابەتە بەجددی وەگرن و ڕێژەی ئەو ئاوەی کە بەری دەدەنەوە زیاتر بێت بەڵام لە پاڵەوەش دەبێت سوود لە تەکنەلۆژیای نوێ وەربگرێت چکە مشکلی عێراق و باسمان کرد هەر مەسەلە گۆڕانی کەشوانەیە کە ئاو کەم دەبێتەوە کێشەی دۆماوەی کە لە سەرچاوەکانشمان کە وتمان 16مان لە تورکیا کەم دەبێتەوە ینی کە ئێستاکەت لە سەتاسی ئەو ئاوی کە پێشتر بەری داوەسا بەری دەداتەوە بۆیە ئەم گۆڕانکاریانە وای کردووە کە کێشەکان گەورەتر بێت باشە جنابە بەڕێوەبەری ڕێکخراوێکی دیاری بەپێی هەموو ڕێکەوتنێکی نێودوڵەتی بێ یا ئەقلیمی هەرێمی بێت هەر وڵاتی کە سەرچاوەیەکی سروشتی بنمونەوەکو ئاوی هەیە پێویستە بەپێی گرێبەستێکی نێودوڵەتی پارێزگاری لەوە بکە یاخود ڕەچاوی وڵاتە هاوسێکەی بکە قەیرانی ئاو بۆ وڵاتی هاوسەی دروست دەکا بنمونە وڵاتێکی وەکو تورکیا وەکو ئێران کە دوو وڵاتی دراوسێ عێراق سەرچاوەیەکی باش ئاو لەو دوو وڵاتەوە دەڕژێتە نێو عێراق و ڕێڕەوە ئاویەکانی عێراقەوە چی کراوە بۆ ئەوەی هەرێک لەو دوو وڵاتە بەپێی ئەم قانونی یاسایە مامەڵە بکەن عێراق پێویستە چۆن ئەم بابەتە هەڵسەنگانی بۆ بکات و مامەڵەی لەگەڵا بکە لە ڕاستی ئێمە دەبێ بزانین کەمە هەر عێراق نیە ئەم کێشەیە مەسەلە میسر لەگە ئەسیوپیا و لەگەڵ کۆمەڵک وڵاتی لەسەر مەسەلەی ڕووباری نیل کێشیان هەیە شوێنی تریشیانە بەڵێ دیارە من عێراقم بنمونە عێراق چی بکات بەڵێ وەک بەڕێزشت باست کرد ینی مەلەفی عێراق ئەوەیە کە تۆ لە ڕاستیدا جگە لە ینی عێراق بە سروشتی خۆی لەبەرەوەی قەیرانی زۆری تری هەیە یان لە حکومڕانی مەزانی عێراق یەکەکە لە وڵاتان بەتایبەت لە دوای 2023 کە دووچاری کێشەی زۆری بۆتەوە ئەمە وای کردووە عێراق ینی وڵاتێکی زەعیفی وڵاتێکی لاوازە ئێمە ئەو 1-2 ساڵەوە دەبینین مەلەفی نەود ئەوی زۆر بەوەی کەوا بڵێن لاانی نێودوڵەتی زۆر هاانی عێراق دەکە مەلەفە بە جددی وەگرێ هێواش دەبێتە ئەولەویەت لە عێراق من پێم وایە ئەوەی کەوا عێراق لەو قۆناغە دەتوانێت بیکات وەک باسمان کرد مەسلەی ئەوەی کەەوە ئەم دانوستانانە کە ئێستا سەرۆگۆزیرانی عێراق چۆتە تورکیا ئەمانە بە جددی وەربگرێت و لە پاڵ ئەوە چۆن تۆ عێراق بە مقابل بۆی کەوە ینی هاانی تورکیا بدات بۆ پابندبوون بە تورکیا ئەم مەلەفە بە هەند وەربگرێت لەسەر ئاستی نێودوڵەتی ئەوەی کە ئێستا هەیە بەڵێ ینی عێراق دەبێت بەداخەوە تاوەکو ئێستا بۆ شێوانی عێراق دەبێت لێکێک بێ لە وڵاتانێکەوە زۆرترین هەوڵ و پارە و ئیمکانیەتی خۆی تەرخام کات بۆیکەوە لەسەر ئاسی نێودوڵەتی زیاتریش لەسەر مەلەفی ئاو بکرێت بەڵام ئەوەی کە من دەمێ ئاماژەی پێ بکەم هەردوو وڵات ئێران و تورکیا بەداخەوە ئەم بابەتە زۆر تێکەڵی سیاسی کردوانی
تەنانەت تورکیا بە جۆری ئەو بڵێن ئەنجامی ینی دوای کۆنگرە ڕۆژنامانی سەرۆگوەزیرانی عێراق و سەرۆکی تورکیا ینی مەلەفی دژایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە باکووری کوردستان کردوتە یەکێک لە مەرجەکان بۆیکەوە ئاو بەربداتەوە ینی سوودێکی یەکجار خراپ تورکیا دەیەوێت وەکو کارتە فشار بۆ مەسەلەی دژایەتیکردنی بۆ نمونە جوڵانەوەیکی دیاریکرا بەکار بێنێت بۆیە بە بڕوای من ئەوەی کەوەی سا لە هەرێمی کوردستانش بە تایبەت کە ئێمە گەباسی هەرێمی کوردستانش بکەین پێویست ئەوەیە کە تۆ بە هاوشار لەگەڵ عێراق هەوڵ بدرێت زیاتر بەندا و دروست بکرێت و سوود لەو ڕێژە ئاوەی کە دێتە ناخۆی هەرێمی کوردستان من ئەوەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان حەزم لێ شتێک بڵێم کە هەرێمی کوردستان ئەگەر بە شێوەیەکی باش ئیدارەی سەرچاوەکانی ئاوی خۆی بکە ئەو ڕێژە بارانن کە ساڵانە دەبارێت ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان بۆ کردەوە لەگەڵ شارەزان قسەمان کردووە ئەو ئاوەی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ خۆمان عێراق قەزیەکی ترە بەڵام بەشمان دەکات دەگە بە شێوەیەکی جوان ئیدارەی بدەن ئەگەر بەنداوی باشمان هەبێت بەداخەوە کە لە چەند ساڵی ڕابردوو ئەو پرۆسەیە نەکرا کە دەکرا زۆر شتی باش بکرا بە ئێستا عێراق بەهێز بۆ باسانی ڕێگا نادا هەرێمی کوردستان بەندا دروستکە لەگەڵ ئەوانەش ئەگەر ئیدارەیەکی باشە بێت من پێم وایە هەرێمی کوردستان لانی کەم دەتوانێت بۆ نزیکەی 20 ساڵی تریش خۆی لە مەسەلەی ئەو هەڕەشانە بپارێزێت کە بەوەی گۆڕانی کەشەوە و فشارەکانی تورکیا لەسەری دروست بووە لە مەسەلەی کەمبوونەوەی ڕێژەی ئاو. بەڵێ بەڕێز فەرمان ڕەشاد بەڕێوەبەری پرۆگرامی پاراستنی ئەو لە ڕێکخراوی ستۆپ زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک فەرمان.